سڵاوتان لەبێ. دوایەوەی دوێنێ وەفدێکی باڵای هەرێم بە سەرۆکاتی نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم گەیشتنە بەغدا و لەگەڵ نوری مالیکی و سامن جێفی وەفدی باڵای هاوپەیمانی نیشتیمانی و چەندین کۆبنەی دیکەیان لەگەڵ بەرپرسانی حکومی و حیزبیدا ئەنجامدا. وەفدەکە گەڕانە وەرێمی کوردستان. سەرچاوی کێگەدار لە وەفدەکەی هەرێم بە هێنارتی ڕاگەیان کاتژمێرێکی شەوی ڕابردوو وەفدەکە بە سەرۆکاتی نەچیروان بارزانی گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. حکوومەتی ئێران بەنهێنی داوای لە پارتی کرێکارانی کوردستان کردووە لە بەرامبەر پێدانی چەکی قورس و یارمەتی لۆجستیپی لە ڕێکەوتناشتەکەی لەگەڵ تورکیا پاشگەز بێتەوە، بەڵام فەرماندەی سەربازی پەکەکە داواکەی ڕەت کردوێتەوە. ڕۆژنامەی میلەتی تورکی راپۆرتێکی لەژێر ناونیشانی پێشنیازێکی ناخلاقی ئێرانی بڵاو کردەوە کە تێدا لە زاری ژمارەیەک بەرپرسی هەردوو حکوومەتی تورکیا و هەرێمی کوردستانەوە ئاشکرای کردووە دەستگای هەوڵگری ئێرانی پێشنیازی پێدانی چەکی قورس و تەقەمەنی و یارمەتی لۆجستی بە پەکەکەداوە لە بەرامبەر بەردەوامبوونی لە چالاکیە سەربازەکانیان و تەگەرەخستنە بەردەم ئەو ڕێکەوتناشتیانەی کە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان و ئەنکەرە ئیمزا کراوە. ئیتلافی دەوڵەتی یاسا لە ئەنجومەنی پارێزگای زیقار داوای کرد هەرێمێکی فیدراڵی لە ناوچەکانی باشووری عێراق ڕابگەێنرێت تا بە تەواوەتی لە پارێزگای سونەنشینەکان دابڕێت. تاکیدیشی کردەوە چوار پارێزگاکەی باکوور و خۆراوەی عێراق ڕق و کینەیان دژ بە وڵاتیانی شیعەمەزە بەڵگرتووە. داواشی لە پارێزگاکانی باشوور کرد خۆیان لە تایەفە پەرستەکان ڕزگار بکەن. سەرچاوێکی پۆلیسی پارێزگایان باراشکرای کرد ژمارەیەک چەکداری عشیرەتەکان ڕوبەڕووی هێزێکی یاسایی شیاوبەش بوونەتەوە کە ڕوویدا ماڵی پارلەمانتارێکی لیستی عێراقی کردووە لە ناوەڕاستی شاری ڕوومادی و ویستویانە دەستگیری بکات. سەرچاوەکە بە سۆمەرە نیوزی ڕاگەیان هێزا و بەشەکە کە لە پۆلیس و سەڵات پێکاتبوون چۆتە شەقامە سەرەکی کە دەچێتەوە سەرماڵی ئەحمەد ئەلوانی لە ناوەڕاستی ڕوومادی کە ئەوەش ڕۆڵی عشرەتەکانیانی ناچار کردووە تەقە بە هەوادا بکەن. سەرچاوەیەک لە پۆلیسی کەرکووک ڕایگەیان دوو ئەندامی هێزەکانی یاساییش باوەی تەقینەوەیکی بۆمبێکی چێنراوە لە باشووری پارێزگای کەرکووک بریندار بوون. سەرچاوەکە بە سۆمەرە نیوزی ڕاگەیاندووە بۆمبێکی چێنراو لەسەر ڕێگەی فڕۆکەخانە لە باشووری کەرکووک لە کاتی تێپەڕبوونی کاروانی ئۆتۆمبیلەکانی یاساییش تەقیوەتەوە و برینداربوونی دوو ئەندامی هێزەکانی یاساییشی لێکەوتوتەوە. سەرۆکی دەستەی سیاسی مانگرتوەکانی ڕۆمادی ئاشکرای کرد دایان تانک و زرێپۆشی سەرباز سوپای عێراقی لە نزیک گۆڕەپانەکانی مانگرتنەکان لە پارێزگای ئەنبار گربوونەتەوە. ئاماژەی بۆش کردووە ئیمامی مزگەوتەکانی شارەکە داوایان کردووە هاوڵاتیان ئاشتیانە ڕوو لە گۆڕەپانەکە بکەن. لە لەدوانێکیدا بۆ سۆمەرە نیوز شێخ عەبدوڕەزاق شەمەری ڕایگەیاند دانیکەم 120 تانک و زرێپۆشکە لە بەغدا هاتوون و شاری فەلوجیان تێپەڕاند و بەرەو شاری ڕوومادی بەڕێکەوتون. سەرۆکی ئەمریکا ترس و درەڕاوکەی وڵاتەکەی سەبارەت بە چەکە کیمیاکانی ڕژێمی ئەسەد بە ئەوتاڕوسەکەی ڕاگەاندووە و ئەو باما ڕاگەیان وڵاتەکەی زۆر هەست بە مەترسی و دڵڕاوچێ دەکات سەبارەت بەو چەکی کیمیایی کە لە ژێردەستی ڕژێمی سووریادا. نەتەوەیەکگرتوەکانیش داوای لە دیمەشق کرد ڕێگە باتیمی لێکۆڵینەوە بدات لێکۆڵینەوە پشتینەکانیان لەبارەی ئەو تۆمەتانەوە بکەن کە باز لە بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن سوپایی حکوومەتی سووریا دەکەن. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شادن.